بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە پرسی نەوت و موچە و سیستەمی ئەسی کۆدا و داهاتینە نەوتی دەکەین لە نێوان هەرێم و بەغداد. دیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم دوای 4 مانگ کۆبوونەوەیکی ئەنجامدا بەپێی ڕاگەنداوی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بێت پێشنیازیان کردووە کە دەستەیەکی باڵای وەزاری بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەرێم و بەغداد پێک بێنرێ. هەروە باز لەوە دەکات داوا دەکەن کە دوای گەرانتیکردنی کۆمپانیا نێوتیەکان هەناردەی نەوت لە هەرێم دەستی پێ بکاتەوە کە لە ماوەی ڕابردوودا هەناردەی نەوت ئۆستا بوو بەهۆی ئەو بردومانەی کە کرا بۆ سەرکێڵگە نەوتیەکانی هەرێم. هەروە لە ڕاگەنداوی کۆبوونەوەکەدا باسی لەوە دەکات کە داهاتینە نەوتی هەرێم بە ڕێژەی لە 170 کەمی کردو. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو پرساڵ پەسێت دراوانەی کە هەن ئایا لەم کابینی نوێی لەگەڵ عێراق چیان بەسەردێ وایە هەرێم و بەغدا لەسەر داهاتینە نەوتی لەسەر نەوت لەسەر سیستەمی ئەسی کۆدا دەگەن بەڕێکەوتن. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز محمود ڕەزا پەرلەمانتاری پێشتری عێراق قسەی لەسەر دەکەین. کاک محمود بەخێر بێن، سوپاسیامە دەبوون دەکەن. زۆر سپاس بۆ ئێوەژیانەکە. زۆر بەخێر بێن. ئەگەر سەرتا لەو دەست پێ بکەین 4 مانگ بوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆنە بوو ئەمڕۆ کۆبوونەوەیکی ئەنجامدا ڕاگەنداویشیان هەبوو لە بەشێکی ڕاگەندراوەکەدا باز لەو دەکەت کە مەسرور بارزانی پێشنیازی کردووە ئەنجومەنێکی باڵای وەزاری پێک بێ هەم لە بەهەمانگی لەگەڵ بەغداد. ئەم ئەنجومەنە وەزاریمان پێویستە چیمان پێویستە بۆی لەگەڵ بەغداد بگەین بەڕێکەوتن کە دەمێکە کێشەیە لەسەر موچە لەسەر داهات لەسەر نەوت. زۆر سپاس بۆ ڕەسانی ئەم دەفەتە ڕێز و سڵام بۆ بینەرانتان. بەس ئەگەر ڕێگەم بەی بۆ دوو وێنە پیشان بم. وێنەیەکیان نەما لێکۆڵینەوەیەکی خۆمە لە سیاسەتی دەولی ژمارە 11 ساڵی 94 دەرچووە. گۆڤارێکە گۆڤار ئێمە خۆمان وەختی خۆی سنتەرمان هەبوو، سنتەری لێکۆڵینەوەی استراتیجی من مدیری سنتەرەکە بوو. ئەم گۆڤارەمان دەرەکە پێوتێ ناومان نابوو سیاسەتی دەولی هەمووی بۆ بەحسی علمی شتی لەو بابەتانەیە. 32 ساڵ لەمەوە پێش ئەمە لەم ژمارەیە ینی لێکۆڵینەوەیەکم بڵاو کردوێتەوە عنوانەکەی هەلومەرجی نوێی دنیا و ئایندەی کورد. بەشی یەکەمی بەتەما بووم تەمان لەسەر بەشی باکوور و بەشی خۆر هەڵات و بەشی خۆر ئاواش هەر گەڕام بۆ سەرچاوە، بەڵام ئەوانەی رێمم لەبەری خۆمانم لەبەردەستا بوو ئەم بەر ڕۆشنایی ئەو زانیاریانی لەبەردەستما بوو. ئەم بەشەی کوردستانی باشوورم نووسیوە، عنوانەکەی بەشەکەی باشوور کوردستانی باشوور بەرەوچوە. تەمامان لێکۆڵینەوەیەکی درێژە نزیکەی 40 لاپەڕی چاپە. من هەنێ 1-2 لاپەڕم هەڵبژاردووە بۆ ئەوەی خەڵک بخەمە وێنەکەوە ئەو کاتەکە هێمە ئێشتا دەوڵەتمان نەبوو، ڕژێمی بەعەزبە هەموو دڕندەیەتی خۆیەوە لەسەر حکوم بوو. ئێمە بە هێنەدا ئەو منەظەماتی خەیری ئەوانە بۆیانە هێناین و یا گومرگەکان بەوە خەڵک ئەژیا ئیتر نەوتمان هەبوون ئەو گومرگە زۆرە ئێستا هەبوو ئەو کاتە هەبوو نە ئەو داهاتی ناوخۆکە هەمانە نانەوتیەکان ئێستا هەمانە ئەوە نەبوو. ئەو هەموو مؤسساتانەی دروستیان کردو ئەبێ داهاتیان هەبێ ئەوانە هیچیمان نەبوو. ئەو کاتە چۆن هیوایەکە بوو بۆ ئەوەی نەک ئەم هەرێمە ئاوا لاواز بێ وەکو بۆ دەوڵەتی کوردی. هینێکم هێناوەتەوە لەم هینەیە لەم لێکۆڵینەوەیە طبعاً درێژە و لە پێشەکەەکانی زۆرن، بەڵام لە هینا لە مانگی ئازاری ساڵی 94 تقریباً 2 مانگونەیەک بۆ 2 مانگ پێش ئەوەی شەڕی ناوخۆی بین یەشێتی و پارتی دروست ببێ ئەم کۆبوونەوەیە کراوە لە ئەنقەرە کراوە، چێتی بەشداری تیا کردووە. ئەمریکا 25 ژینی هێناوە، 25 خەبیری خۆی هێناوە. ئەمریکا بەشداری تیا کردووە، تورکیا بەشداری تیا کردووە، ڕووسیا بەشداری تیا کردووە، فەرەنسا بەشداری تیا کردووە، بریتانیا بەشداری تیا کردووە. باسی دامەزرانی دەوڵەتی کوردیەکەن. باشە تورکەکان لەوێ بوون، تورکەکان ئیزعاج بوون بەو تەرحانەی کە ئەم وڵاتە زلهێزانەی دنیا ئەم جۆرە تەرحاکەن کە هینە دەوڵەتێکی کوردی لەم پارچەیە. طبعاً لەبەرەوەی هەلومەرجەکە لەبار بوو لە ڕاستیە. ئێمە هەڵەوجەمان بەسەر هاتبوو، ئەنفالان بەسەر هاتبوو و کارەساتانە هەمویان دەرکەوت بوون. ڕژێمی بەحز بەو دڕندەیە لەسەر حکوم بوو. ئێرانیەکان کە هەموو دنیا دژی بوون لەولا بوون ئەیان ویست ینی
بەرژەوەندی غەرب بە گشتی لەوا بوو کە شتێک لەم منتیقەیە بۆ ئێمە دروست ببێ ئەمەلێکە بۆ ئەوەی دەوڵەتی کوردی دروست بێ بەبەستم ئەوەیە ئەو سوورەیە لە 94 چۆن دنیا سەیری ئێمەیان نەکرد چۆن ئێستش هەر غەرب هاتوۆتەوە ئەمریکا بە تەمایە وردە ئەم هێنایان ئەم فیدراڵی ئێمە لاواز بکە مرکزیەتێکی زیاتر با بە هین کابراایەکی کردو بە نوێنەری خۆی تۆمبارە کە یعنی ئەوەی کە لە سووریا کردی هەرچەند لێرە زەحمەتە لەبەرەوە ئێمە دەستورێک سابتمان هەیە بەڵام عەقڵی تۆمبارەک و لەگەڵ عەقڵی ترامپا بەرەو ئەوەیە کە دەوڵەتێکی مرکزی هەبێ هەرچەند قورسە یعنی ئەگەر خۆمان پاسیان نین ئەگەر خۆمان تۆپەکان بە ئاسانی نەخەینە قاچەوە گۆڵمان لێ بکەن لێرە بەهۆی بوونی ئەوە دەستورە باشەوە زەحمەتە بەڵام هینەکە ئەمەوێت دوو وێنەکە بەراورد بکەین ئەو کاتە کە کاتەی هیچمان نەبوو پێش شەڕی ناوخۆ تەمان لەنا شەڕی ناوخۆ ئێمە ڕۆژ لە ڕۆژ بەرەو لاوازترەچین ئەو کاتە هیچمان نەبوو باسی ئەوە ئەکرا و دەوڵەتە زلهێزانە لە تورکیا کۆبوونەوە کێشە لە دژمنەکانی هەرەکەی کوردیە لە منتیقەیە لەوێ لەگەڵ تۆکەکانە باسی دروستکردنی دەوڵەتی کوردیانە کرد ئێستاشی فیدراڵیەکە وردەوردە بەرەو لاوازی ئەچێ کێ بووە بە سەبەبی ئەوەی ئەوەمان لێبێ لە ڕاستیە حکومڕانی ئەم دوو حیزبە وایان لێ کردوین لەبەر ئەوە هەرچیەک بڵین باسی ژمارە بکەین باسی واریدات بکەین باسی هەرچی بکەین بێزگەلەوەی کە شەفافیە نییە مثلەن تۆ باسی لێرە ئەمینە سوپاس دەکەم یاوتە بە من ئەم جەدوەلە ئەتوانرێ سبەینێ ژمارەیەکی کەهینکەن تۆ ئەزانم ئەیکا لەبەر چیان ژمارانە جێگەی متمانە نین لەبەر ئەوەی چاودێری بێلایەن خەڵکی مختص ناتوانێ هیمکە ینی شوێن پێی داهات و خەرجی هەرێمی کوردستان هەڵ بگرێت لەبەر ئەوەی یەکەم قانونی موازنە نییە لە قانونی موازنە واریدات دیاری ئەکرێ و مەصاریف و خەرجیاتی دیاری ئەکرێ و دوای ئەوە لە نهایەتی ساڵە ئەبێ هینە هەبێ حساباتی خیتامی هەبێ لەوەی لە قانونی موازنە هاتووە چەندێک لەوەی کە لە قانونی موازنە دیاری کراوە تۆ چەند خەرج کردو وەزارەتەکان چەندیان خەرج کردو چەندی ماوەتەوە بۆەوەی بخەیتە سەر ئەو داهاتەی بۆ ساڵی داهاتوو لە قانونی موازنە ئێمە ئەم ژمارانە نین ئەم ژمارە وەزیرەکانیش پەرلەمانتارەکانیشن دەستیان ناکرێت متمانەت نی بۆ داتیانە ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی شەبوو دەڵێ لە 170 داهاتی نانەوتی هەرێم کەمی کردووە بەهۆی جەنگ بەهۆی جێبەجێ نەکرد بڵین سیستەمی ئەسیکۆدا دەڵێ داهاتی نانەوتی هەرێم کەمی کردو ئێستا بە قسەی خۆیان بێ مانگی 5 110 میلیارد بووە 120 میلیارد بۆ بەغدا ڕۆیشتووە چونکە بەغدا 50 میلیاریان نارد 70 میلیاریشی نەناردە بوو ینی 120 میلیارد ئەوە دڵ ئەوەندە کەمی کردووە ئێستا داهاتی هەرێم 110 میلیارد بێ من بۆ متمانم بەو لە 170دا بەزینە نییە وەکو ئەرزم کردی چونکە چۆن بزانین کەس نازانێ و ئەوەی کە تۆ ناتوانی بە ئەرقام بڕۆیت مەسەلەن دەستگایەکی شەفاف نییە نەوەزارەتی دارایی جار وەزارەتی دارایی پارۆشتیوا لای وەزارەتی دارایی هێنە ینی وەزارەتی دارایی وەکو سنووقێک وایە ماگانە بڕێک پارە هێن ناو سنووقەکە وەزارەتی دارایی دابەشیەکە ئەوەی لە بەغاوە نەیەک ناتوانێت نەکەش موچەکەش دابش بکە ینی وەزارەتی دارایی ڕۆڵێکی لە وڵاتانە وەزارەتی دارایی بۆ خۆی وەکو حکوومەت وایە لە وڵاتانی پێشکەوتووە وەزارەتی دارایی خەتەی تەنمێ ئیقتصادی و مالی ئەوانە بۆ داڕێژێ لێرەمانە نییە بڵێنیشی وەزارەتی دارایی دابشکردنی موچە نییە من وتومە جگە لە کۆکردنەوەی داهات پێدانی ئابووری ینی وەزارەتی دارایی خۆی ئەزانێت لە گومرگەکانە چی ئەگوزەرێ بەڵام ئەو چاوی لەوە پۆشیوە لە گومرگەکانە چی ئەگوزەرێ تەنیا ئەوەی لەم هینەوە لەم زۆنەوە ماگانە بڕێکی ئێنێ ئەڵێ هەر ئەوە نەیە واریداتی حکوومەت لەو لاشەوە بڕێکی کە ئێنێ ئەڵێ ئەوە نەیە حکوومەت خۆ ئەو ناچێ هینکات ینی لێکۆڵینەوە بکات لێکۆڵینەوەش بکات ناتوانێت بەرامبەریان بۆستێ بڵێ ئێوە ڕاست ناکەن لە ساحەفتەی واریداتی گومرگ و داهاتی ناوخۆکەمی نەکردووە ئەگەر زیایی نەکردوێت بەڵام سەبەبی ئەوەی کە لە هینەکە لە کۆتایی ساڵی 24 لە مانگەکە 391 ملیار و کەسر بووە هینی نانەوتی مانگانە
بۆچی ئێستا ئەڵێ بۆتە 110 میلیار ئێستا ناڵێ بە 102 میلیارە وڵە لە سا هەفتادا بەزی بێ ناکاتە 110 کەم تریش ناکات ینی لەبەر ئەوە ناتوانێت ئەو بڕا خۆی هەتا وەزیر ناتوانێت بڕۆ بەدادچین بکە بۆ ئەو هینانە بۆ ئەم ڕقەمانە چەندی ڕاستە و چەندی غەڵەتە ئەوانەی کە لە گومرگەکانە ئیشەکەن فەرمانبەرەکانی گومرگ و ئەوانەی بازرگانی لە گومرگەکانە شتومەک لە دەرەوەی وڵاتە هێندا ئێرە بە چاوی خۆیان ئەیبینن چ ئەگوزەرە لا هینە یعنی ئەوەی کە لە پشتی هینەوە لە پشتی دەواازە گومرگیە ڕسمیەکانەوە بەردەوام بەبێ وەستان ئەڕات و حیزب پارەکەی وەرەگرێ لێرە حیزب بوو لەو لاش حیزب پارەکەی وەرەگرێ طبعا بۆ حیزبیش يعني ڕەنگە حیزب بەشێکی لەم لا لەو لا حیزبیش بەشێکی کەمی بەرکەوێ وەڵام زۆربەی ئەچێ بۆ خێزانەکان بەڕێز پێشبینی دەکەی بڵێن بۆ نمونە ئێستا بەپێی ئەوەی خۆتان بڵین وەزارەتی دارایی خۆی بڵاوی کردوێتەوە لە 2024 391 میلیار بۆ تێگەڕا لە 2025 دا بەزیۆ بۆ 260 میلیار ئێستا لە مانگی 5 دەڵێ 110 میلیارە هەموو داهاتی نانەوتی پێدواگەر لایەنێکی چاودێر هەبێ زۆر لەوە زیاتر بەدوارات چون کات کەمی نەکردو چکە ئێستا دەڵێن ئەوە جەنگە و کێشەی بازرگانی هەیە و سیستەمی ئەسی کۆدا لەگەڵ بەغدا با ئەلکترۆنیکردنەکە تاکو ئێستا بە تەواوەتی جێبەجێ نەبووە ئەزانین تاوەکوم سیستمی ئەسی کۆدا نازام لێرەوە ئێستا جێبەجیان هەتاوەکو ئێستا هەرچەند نەچۆتە بواری جێبەجێ وەرەقەیەکی تەفاهومیان ئیمزا کردووە هێشتا جێبەجێ نەکراوە بەڵام خۆ هێنانی کاڵاو شتومەک لە دەرەوە لە سنوورەکانی هەرێمی کوردستان نەوەستاوە مەسەلەن ئەو هینانە بازاڕەکانە مەسەلەن ئۆتۆمبیل کە ئەهێنرێ لە مانگانە بدایان 1000 ئۆتۆمبیلی هێنن لە دەرەوەی هێنن لە کوێ هێنن لە سنوورەکانەوە ناهێنن خۆ جاران چەنە هات ئێستش ئەوەنەیە کەمی نەکردووە خواردن و پێویستیەکانی ڕۆژانەی ژیان و ئەوانە هەمووی هەریەت لە گومرگەکانەوەیت کەمی نەکردووە خەڵک لە خواردن وەستاوە تا بڵێتەوە من هێنا ینی خواردن نەهێناوە لە وڵاتانی دەرەوە هەموو ئەوانەی کە پێشتر ساڵێک لەمەوە پێش 2 ساڵ 10 ساڵ لەمەوە پێش کە هێنراوە ڕۆژانە هاتووە داخلی هەرێمی کوردستان بۆ ئێستش هەریەت باش هەریەتچوونی بەڕێزەکە دەستێکی پاکە بێ ئەم داهاتەنانەوتی هەرێم مانگانە لە دەوروبەری چەند بێ ئەگەر بەوە چوونی بەڕێزت ئەگەر دەستێکی ئەمین هەبێ ئیدارەدانێکی باشە بۆ داهاتی نانەوتی سنوورەکان ناوخۆ خۆی من ناتوانم بڵێم چەند لەبەرەوەی ئەتوانرێت بکرێ بە شەرتی وەکو ئەرزم کردی شەفافیەتە بێت چکە من لیستێکی هینم لەلایە زۆرە هی کۆدی شتومەکەکان و گومرگەکان و چەند مەسەلەن ئۆتۆمبیل و ئەنواعی ئۆتۆمبیل مۆدێلی ئۆتۆمبیل شەریکەی هینەکان ئۆتۆمبیل و ئەوانە هەمووی دیاری کراوە ئەم شەریکەیە مۆدێلی ئەوەنە گومرگەکەی ئەوەنەیە دواییشکەیەتە هینەکان پۆلیسی هاتوو چۆ بۆ بۆردی هینەکەش ئێستا ملیۆنێک وەرەگرن ینی ئەمانە خۆکەمی نەکردووە بێجگەلەوە هەموو شتوب هەرچی وشکەی وشکە هەیەەوەی لە پێڵێن وشکە خواردنە وشکەکان دانەوێڵەیە برنجە نازان نۆکە نیسکە ئەو شتانە هەر هەمووی هەرگێت ئەویش هینێکی بۆ دانراوە نسبەیەکی ئەوی بۆ دانراوە لە بەرامبەر ئەو پارەی پێی کڕاوە نسبەیەکی معەن تەمان ئەوە کەمترینیانە هی خواردن زۆر کەمە بەڵام هی ئۆتۆمبیل و ئەوانە زۆرن هیچ گەرە زۆرە هی مەشوبا زۆرە ئەوانە هەمووی تایە ینی ئەگەر تۆ بزانی مانگانە ینی مانگانە یا ڕۆژانە ئەمانە چەند داخڵە بێ ینی ئەگەر شەفافیەت هەبێ بچی بەراوردی بکەی لەگەڵ ئەو جەدوەلەی کە خۆیان دایانناوە لە هینی ئەمانە لە بۆ گومرگەکان هەر بە تەخمین مەسەلەن بۆ نمونە گومرگی برایم خەلیل ئەوترێ لە ساڵێکە 16 بۆ 18 میلیار دۆلار شتومەک لە دەواازەی برایم خەلیلەوە داخڵە کرێ بە نسبە و تەناسب ئەتوانی تەقدیری بکەی بە تەقدیری بکەیت طبعا نەک بە مەزبوطی تەقدیری بکەی مەسەلەن ئەگەر لە سادەی گومرگ وەرگرێ چەندێک هینەکە لە ساڵێکە لە ساڵێکە چەند میلیارد دۆلار هینیە بێت هینی زەریبەی گومرگی هەیە بۆ هەموو ئەوە بۆ هەموو دەواازەکانی کە
بەس مشکلەمان ئێمە ئەوەیە کە ئەم هینە ئەم شەفافیەتە نییە کە ئەم شەفافیەتە نەبێ مەسەلەن ئەتوانی پشتبەس بەم ئیعترافاتانەی خۆیان تۆ بڵێ ئەوە ڕاستە یا غەڵەتە. من پێم وایە بە پێی ئەم هینانە ئەم ژمارەیەنەی خۆیانە کە ئێڵێن من بڕوام بەم ژمارانە نییە، پێم وایە زۆر زیاترن لەمەی کە ئەمان ئێڵێن نایەن بە بەغا بۆ ئەوەی لە وەختی خۆیان موچەکە بنێرێ خۆ ناشیێنەوە بە میلەتەکەی خۆمان، خۆ ناشیکەنەوە بە خەدەمات ئەتوانن خەدەمات مەسەلەن ڕێگەوبانەکان هیچ نەبێت چایچکەلانی کەم ڕێگەوبانەکان ڕەنگە لەولا پارەیەشی باشتریان لە بەردەستیان ڕێگەوبانەکان بەردەوام خەریکە بەڵام ڕێگەوبانەکانی ئێمە لای خۆمان لێرە ئەیبینین مەسەلەی ینی والحاصل ینی بگەژمی لەم ئێستا لە کابینەی بڵێن عەبادیار کێشە بوو لەسەر داهاتی ناوخۆ، لە سەردەمی عادل عەبدولمادیار کێشە بوو، لە سەردەمی کازمی ئەو سوودانی ڕۆژت، ئێستا عەلی زەیدی هاتووە. پێ دوایە بتوانرێت کێشەی ئەو داهاتینانەوتی چارەسەر پێ. پێشتریش بۆ چوونێکی ئەنجومەنی دەوڵەت هەبوو لە عێراق کە هەرێم پێ و پابەند نەبوو، وتیان بۆ چوونەکە ڕاوێژکاریە بە پێوە بە بەشی زۆری لە ١٧ داهاتی ناوخۆی هەرێمی داوا دەکرد. پێ دوایە ئێستا چارەسەر بکرێ. ئێستا ئەمە ڕۆست ڕووبازانیش قسەی کردبوو دەڵێ ئەو برینەوەی 120 میلیارد بڕیارێکی شەخصی بووە، نیوەی داهات دەدەین بە بەغدا. زانی کاک حەکیم مشکلەکەی ئێمە لەوایە ئەمانە بە هەموو ئەم قسانەکە ئەیکەن ئەم ڕێکەوتنانە ئەیڵێن ڕێکەوتنی سیاسی، ڕێکەوتنی سیاسی ناخواڕۆن تۆزێ مجاملەی یەکتریەکەن و یەنە دەرێ لە کۆبوونەوەکانە ئەم قسەیەکەکە ئەویش قسەیەکەکە ئەمێتەوە بۆ میلەتەکەی خۆی وەکو ئێستا میدیاکانی ئەمریکا و هێنا ئەمریکا و ئێران ئێران میدیای ئێران سەرکەوتەوە بەسەر ئەمریکا، میدیای هینیش ترامپیش ئێرانی خستۆتە سەر ساجع عەلی و ئێستا نەسەعاتیش کە تەسلیمە بێ. ئەمانە هەمووی بۆ پێوەتر بۆ ئیستیلاکی محلیە لە ڕاستیە. ئەم قسانەی کە ئەکرێ بۆ ئیستیلاکی محلیە ئەوانە هەبێ بن بە قانون. بەبەستەوەیە 120 میلیارەکەش کە ڕێکەوتن شتێکی یاسایی نەبوو، یعنی دەبێت ڕێکەوتنی سیاسی بۆ 200 میلیارد ڕێکەوتنی سیاسی بۆ پێنجی ساڵی ڕابردووە وتیان 120 میلیارد. لەبەر ئەوەی ئەم یاریە ئەکات، لەبەر ئەوەی شەفافیت نییە، سەبەبەکەی ئەوەیە کە هینە ینی ڕێکەوتنی سیاسیە. ڕێکەوتنی سیاسی گروپێکی سیاسی ئەیکا، گروپێکی سیاسی کە ئێستا حکوومەتی سوودانی جیاوازە لەم حکوومەتی کە زەیدی هاتووە دروستیەکە. هی سوودانیش لە هینە کازمی جیاواز بوو، کازمی عادل عەبدولمادی هەمویان جیاواز بوون بە جۆرێک لە جۆرەکان. ئەتوانن ئەوانە خۆیان زۆریش مجاملەیان کردویان نێشارینەوە. عادل عەبدولمادی لە ڕاستیە مجاملەی زۆری کردو، کازمی کردوێتی، سوودانیش کردوێتی، بەڵام ئەمانە هینن ڕێکەوتنی سیاسی. ئێمە ئەبێت لەسەر ئەوە ڕێبکەوین و هەرێم ئەبێت بەشدار بێ لە هینە لە حەجمی موازنەی ساڵانەی حکوومەتی ئیتیحادیە. مادام تۆ ئێستا هەموو شتەکانەوە تۆکەشت داوە بە ئەوێ ئەسیکۆدەش هین ببێ، ئەسیکۆداش جێبەجێ بێ، ئەو گومرگەکەش ئەچێتەوە بۆ ئەوێ لە هینی شەفابی لە داهاتی نانەوتیشە لەگەڵ ئەوانە شەفاف بۆ بەڵام بیکەن بە قانون، نەک بە ڕێکەوتنی ئەم حکوومەت لەگەڵ حکوومەتە. خۆ بەڕێز داگەداری یاسای ئیدارەی مالی هەیە کە پرسی داهاتی نانەوتی تا ڕادێگەرا کردوتەوە، یاسای بودجە هەبوو، سەرایەوەش نەگەشتنە ڕێکەوتن. ینی چی بکرێ بۆی کە وەکو مانگی ئێستا مانگی 5 موچە زوات لە مانگەکانی داهاتوش ئاوا بێت پێش کۆتایی مانگ بنێردرێ، پێوەستە بۆی کەم کێشەی داهاتی نانەوتی تێکلا بکرێتەوە. هێشتا حکوومەتەکەی زێدی تەواو هین نەبووە، ینی تەواو نەبووە. مجموعە تقریبا 9 وەزیر ماوە تاوەکو بهێنرێن و دەنگیان پێ بگیرێ و پەرلەمان قبوڵیان بکە. لەبەر ئەم حکوومەتە پێویستی بە مجاملەی هەرێم هەیە هێشتا، بەڵام وەختێک هەموو شتەکانی خۆی جێژیر بوو، وردە قووەتی وەرگر قابلی ئەوەش بێتەوە ئەو سین و جیمە لەگەڵ هەرێما بکا کە ئەوە ڕاست نییە، ئەوە بۆ نانێرم، ئەوە تۆ ڕاست ناکەی کە ئەوە نەوەریداتی نانەوتی هەیە. ئەمانە جاریشکە دەست پێکەوە. بەڵام ئێستا ئەم چەند مانگە هەتاوەکو هینە بێ، هەتاوەکو تەشکیلەی حکوومەتەکەی بە کامیلی تەواوە بێ، هەموو وەزارەتەکان وەزیرەکانیان دیاریەکرێن هەڵبژێڕێن،
هێشتا ئەوە قۆناغی سیاسی مجاملەیە. جێگی سەرۆکی پەرلەمانی عێراقیش قسەی کردبوو، داوای کردبوو ئەو بەپارەیە کە بۆ هەرێم دەنێردرێ ڕابیگیرێ. ئەوە دروستە، ینی یاخود ئەو مەترسی نییە ئەو دەنگانە ئەگەر چارەسەرێکی ڕیشەی نەدۆزرێتەوە بە تایبەت ئەگەر ساڵی داهاتوو یاسای بودجە بچێتە ناو پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجە. خۆی موشکیلەکە کاک حەکیم وەکو عەرزم کردی ئێمە ئەمان ئەینێرم و ناینێرە ئێمە هینێکمان هەیە بڕیارێکی مەحکەمە ئیتیحادی هەیە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان نەبەسرێتەوە بە لەلایەنە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغا. ئەمە بۆ ئێمە شتێکی مهمە کە هەمانە، بەڵام ئەمە هەتا قەرارەکەی مەحکەمە ئیتیحادی کۆمەڵێ مەرجی داناوە بۆ ئەوەی وای لێ بێ، ئەوەیە کە ئەبێ شەفافیەتە بێ واریداتی هین نەوت بێت بۆ بچێتە خەزانەی حکوومەتی ئیتیحادیەوە، نانەوتیەکان بچێ بۆ لای حکوومەتی ئیتیحادی و گومرگ و ئەوانە لەناو قانونی ئیدارەی مالیاتیایەتی کە ئەمانە دوایی لە سڵاچەنی ئەگەڕێتەوە بۆ هەرێم بۆ محافەزەکان لەسەر ئەوە نسبەتەکەی خۆت کە لە سا کردویانە ئێستا بە 460 شتێکە 67 شتێکی وایە ئەو بدەنێ. بەڵام دیسانەوە ئەمام هەر دیسانەوە مەرجی هەیە ئەگەر سبینێ یعنی سبینێ نا لەم ئەم حکوومەتە تازە ئەم ساڵ نازانم قانونی موازنەی پێ دەرەچێنێ یانرا، بەڵام قانونی موازنە هەر وەختێک دەربچێ دیسانەوە مەرجی تایە کە ئەبێت لە هەموو کۆتایی مانگێک و هەموو کۆتایی ساڵێک حساباتی ختامی لە بینی هەردوو ئیدارەی مالی ئێرە و ئیدارەی مالی بەغایە و لەگەڵ هینەکە بکرێن یامانە بە ئەوان زەختێکی زۆر لە هەرێمەکەم لەبەر ئەوی زۆر لاواز بووە خۆی لاواز کردووە وەکو پەندە کوردەکەی هەڵێ گەر مریشی خۆی خۆڵ نەکا بەسەری خۆیان کەس ناتوانێت خۆڵکا بەسەری خۆی. ئەمە هەرێم خۆمان ئەم دوو دەسەڵاتە وای لە هەرێم کردووە ئاوا لاواز بووە کە هەموو کەسێک ڕازبێتەوە بڵێ من ئەوە بۆ نانێرم و ئەگەر ئەوە نەکەی نایکەم. تۆ بە قانون هەنێ ئیلتیزامات هەیە بێجێبەجێیان بکەیت بە غاشتا ئەبێ لە بەرامبەرە هینەکانی خۆی ئیلتیزاماتەکانی خۆی جێبەجێ بکە. ئەگەر تۆ ئیلتیزاماتی سەرشانی خۆت واجبەکانی قانون بۆی دیاری کرد و جێبەجێ بکەیت ئەو کاتە توانی دەست بکەی بە هینە دەست بکەی بە چاوی حکوومەتی ئیتیحادیە و نەهێڵی و جارێککە ئەتوانی لەو حاڵەتە ئەتوانی بچیتەوە لە محکەمەی ئیتیحادی شکار لە حکوومەتی ئیتیحادی بکەڵ. بەڕێز گەشتبینی کەم پرسین داهاتینانەوتی چارەسەرکردەوە پرسی نەوتیش تاکو ئێستا بە تەواوەتی هەر یەکلانە بۆتەوە. ئێستا کۆمپانیا نێفتەکان ئامارێکی وەزارەتی نێفتی عێراق بوو لە مانگی سێ بە تێگەڕا هەرێم ڕۆژانە 11,000 بەرمیلی داوە بە عێراق بە ڕۆژان. ئێستا زۆر کەم بۆ تۆ ڕایگرتو، ئێستا باسی 7,000 دەکرێت کە بەرهێمەهێنان بێ لە هەرێم. چی بکرێت بۆی کێشەی نەوتەکەش بە تەواوەتی چارەسەر بکرێت کە کۆمپانیەکانش باسیەوەیان کردبوو داوای گەرانتی ئەمنیان کردبوو بۆ پاراستنی کێڵگەکان. ئێستا ئێمە هیچ چارێکمان نەماوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم خۆی ناچار کرا لەبەر زەعیفی خۆی ناچار کرا کە تەسویقی نەوتی هەرێمی کوردستان بخاتە دەستی سۆمۆ. تۆ مادام ئەمە کردووە ئیتر ئەبێ بۆ ئەوەی ئەم کێشانە مانگانە و هەفتانە نوێ نەبنەوە مادام ئەوە کردووە بیێرێ. ئەو لەوێ قەرار بوو لە نزیکەی 280,000 بەرمیل نەوت ئەو کاتەیان و ئەوە نەمان هینەکەین 50,000 ئێن بە ڕۆژانە ئێنەوە بە حکوومەتی هەرێم بۆ ناوخۆ مایەوە 230,000 بەرمیل نەوت ئەبوو تەسلیمی بکەن. بۆچی نایکەن من ئەوە نازانم لە ڕاستیە بێجگەلەوە ئەو 50,000 مەترسی ئەمنیەوە بووە. مەترسی ئەمنی لە کوێ مەترسی ئەمنی تۆ بە بۆریە ئەینێری ئەو خۆ داعش نەماوە لەسەر ڕێگەی بۆری نەوتەکانی کەرکووک و هەرێم کە ئاچێ بۆ بەندەری جیهان باسیەوە دەکرێت کە لە کاتی شەڕەکەدا بڵین مەترسی هەبوو مەسەرە لەسەر هینەکان هەبوو بردومان بکرێت سەر کێڵگەکان ئەوە حەقی هەیە حەقی هەیە هەرچەندە زەیدی کۆبوونەوەی لەگەڵ کردن بەڵێنی پێداوتوێتی دووار ناکریانی هێرش ناکرێتە سەر کێڵەنەوتیەکان. ئەوەیان حەقێتی بۆ بیانوانە ڕای بگرێ حەقێتی بەڵام ئەبێ ئەوە لە حاڵەتەیە ئەگەر بە قانون بیکەن ئەبێت تەعویز ئەو کاتە داوای تەعویز لە حکوومەتی ئیتیحادی بکەن بۆ بێجگە لە زەرەرەکان بۆ لە ئەو کەمیە نەوتەی کە کەمەکرێتەوە بۆ ڕەوانەکردن. پرسیارێکی کەی خەڵک ئەوەیە باسیەوەی ناوخۆت کرد ئەو 50,000 ئەبوو
بیپاڵێون بە سعری مەدعوم بیان بە هاوڵاتی بەڵام بازرگانی ماوەتەوە ینی حسابی ئەوەش ناکرێت مەسەر ئەم 50,000 نەوتە ئەم حکوومەتە کە پێڵێن حکوومەت ینی من لە 2013 وتمە حکوومەتمان نییە لە ڕاستیە دەسەڵاتمان هەیە بەڵام حکوومەتمان نییە بەڵام بە مەجازان با بڵێن حکوومەت ئەم حکوومەتە ئەم 50,000 نەوتە کە بە خۆڕایی وەریەگرێ ئەی کوا هینەکەی کوا منتوجاتەکانی کوا داهاتەکەی خۆمە هینە تۆ ینی 50,000 بەرمیل نەوت ڕۆژانە ئەپاڵێوی بەشێکی بانزینە بەشێکی گازوایی لە بەشێکی زیوتە بەشێکی نەوتی سپیە هەموو ئەمانە ئاگرەکەنەوە لە بازاڕ ئەمە وارداتی ئەمانە بۆ کوێچێ یا بۆ کۆمپانیاکانە معلوم نییە چکە لە مانگینەوە وەریان گرتووە من سەیرم کە تا ئێستا 12 ملیۆن و 800,000 بەرمیلیان وەرگرتووە لەو کاتەوە ڕۆژانە 50,000 بەس وەکو بە ڕێز دەڵی دیار نییە ینی داهاتەکەی بەکارهێنانی بۆ ناوخۆ دەبێ هەروە بمێنێتەوەکیش نییە ئاخر ئێمە دەستگاکانمان هەمووی دەستگای ڕواڵەتین ینی پەرلەمان بەناو هەیە بە عملی نییە لەو فترەشا کە هەبوو لە ڕاستیە پێشەوەی محکمە ئیتحادی خولەکەی ڕابردوو هەڵوەشێنێتەوە ئەو وەختش پەرلەمان بەناو پەرلەمانە پەرلەمان ئەبێ سێ ئەرکی هەیە قانونی موازنە دابنێ مانگانە ساڵانە کە نەی بۆ ئێمە لە 2011 پێم وایە 2013 قانونی موازنەمان نییە ئەوەی مهمترین واجبێتی چاودێریکردنی هێنا ئەدای حکوومەتە و پرسینەوە لەو خلافاتانەی لە بینی قانونی موازنە و لە بینی حساباتی ختامیە هینەوێ دەرەکەوێ خەلەل هەیە و گەندەڵی هەیە ئەوانە بێ پەرلەمان ئەو توانە هەیە لەوانە بپرسێتەوە دەستگای هینێ هەیە دەستپاچیت هەیە چاودێری داراییت هەیە ئەمانە ساڵانە بە دەیان ملیارد دینار موچێ و مەسروفاتیانە بەڵام ناتوانن 100 ملیۆن دیناری بۆ بگەڕێنەوە بۆ خەزێنی حکوومەت کەواتە ئەم دەستگایانە ینی بوون بە مشەخۆر بەسەر مشتەماعەوە لە ڕاستیە چکە وەزیفەکەی خۆی ئەدای وەزیفەی خۆی ناکە نەک هینە وەزیفە ئەرکێتی بە قانون ئەرکێتی کە ئەم ئیشانە بکە بەڵام مچەوەرەگرێ و هیچ ڕۆڵێکی نییە و ئەو واجبەی کە قانون بۆی دیاری کردو جێبەجێ ناکە کەواتە تۆ بۆچی هەبێ لەبەر ئەوەی ڕواڵەتە دەسەڵات پێویستی پێەتی بۆ دەستگا ڕواڵەتیانە بڵێ چکڵێ ئەو من پرۆپاگەندا کە دیعاکڵێ من پەرلەمانم هەیە هینە دەستەی دەستپاکیم هەیە دیوانی چاودێریم هەیە مانە هەموو چاودێریەکە نیە کەسیان چاودێریەکەن و ناتوان چاودێری بکەن ڕێگەیان پێنادەن وەختی خۆی پەرلەمان ئەکتیڤتر بوو لە ئێستا کە هین ئاشتی هەورامی وەزیری بوو ناتوانانی بێنە لە پەرلەمانە پرسیاری لێ بکەن چەندێکە نێری و بە چەندە فرۆشی و پارەکەی چۆنیێتەوە و چۆن سەرفە کرێ و بەس لەو ڕۆژانە سەرۆکی دەستەی سپاکی قسەی کرد بدەڵار کەسێک زانیاری هەیە لە سەرگەندەڵی پێمان بدە خەڵاتی دەکەین قسەی کرد بوو دوێنێ و پێرێ سەرۆکی دەستەی سپاکی دوعای خێری بۆکەم بەسەوە مەسریەکان پێڵێن نوکتە بایخە لە نوکتاچێ لە ڕاستە نوختەیەکی بایخیش کەس ناتوانێت لەم هەرێمە ئێمە نازانم فەرمانبەرێکی بەسە زمان فەڕاشێک هەتا فەڕاشێکیش ئەگەر پشتیوانێکی خزمێکی مەسئولی هەبێ ناتوانن لەویش بپرسنەوە پرسینەوە بەس بۆ هینەکانە بۆ ئەو فەقیر و هەژار و کە هیچ پشتێکی نییە و ئەگەر گەندەڵیەکی لێ دەرکەوێ 100,000 دینارە 200,000 دینارە ملیۆنە دینار و بهێنبی بەڵام ئێمە بە ڕۆژانە دەیان ملیار دۆلار ڕۆژانە لەم هەرێمە ئێمەیە هەپەلوشەکێت کێ توانێ لیان بپرسێتەوە لە سوورەکانە لە نەوتە لە زەوی لە هەموویەتی لە گومرگە لە زەویە لە نەوتە لەو باج و خەراجەیەکە لەسەر هاوڵاتی دایان ناوە لە هەموو ئەوانەیە
باشە سەبارەت بەوەی کە سەرتەپسیاریەوەم کرد ئەمڕۆ پێشنیازیەوە کراوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەڵێت لەگەڵ عێراق با دەستەیەکی باڵای وەزاری پێک بێنین دەستەیەکی باڵای وەزاری هەمیشەی شتێکی باشەوە بکرێ لە بینی هەردوو لە ئەگەرەوە بکرێ هەمیشەی ئەگەر بکرێ قانونی هەیە ینی ئەبێ هەموو وەزارەتێک گەبێ قانونی هەبێ ئەگەر ئەوە بچێتە سەر لەگەڵ بەغایە وەکو هینەکەم خوێنەوە خەبەرەکەم خوێنەوە لەگەڵ بەغایە قسان لەسەر کردو ڕێبکەونەوە باشە ئەوە باشە چکە هیچ نەبێ ئەگەر ئەوە ببێ پەرلەمانەکەی بەغا بە حەو ئاوشۆراوەتەوە لەوەی ئێمە ینی ئەوان هەنێ خەڵکی هەرتیای بەردەوام جورئەتی هەبێ قسەی تیا بکە لەوێەوە ئەتوان مراقەبە بکرێت بۆ داهات و سەرفیات و ئەوانە ئەتوانڕێنی ئەگەر ئەوە بکرێ باشە بەسەر لە کارنامەی ئەم کابینێ لە 2019 پێشنیازیەوە هەبوو کە ئەنجومەنێکی باڵای دانوستان پێک بهێنرێ لێرە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرکە بەڵام 7 ساڵ تێپەڕیەوە ئەنجومەنەشە دروست نەکراوە کۆی کەمڕۆ پێشنیاز کراوە ئەنجومەنێکی هەمیشەیی بێ بڵین ئەرشیفی هەبێ ئەندامەکانی نەگۆڕێن بەردەوام ئاگایان لەو توێژەکان هەبێ خۆی ئەوە گەر حکوومەتێکی دامەزرا و سیاسەتێکی ڕۆشنی هەبێ و ئەم دوو حکوومەتە نەبێ و دوو زۆن نەبێ و دوو بنەماڵە نەبێ و دوو حیزب نەبێ و دوو پێشمەرگە نەبێ و دوو ئاسایش نەبێ و دوو نازانم تەربیە نەبێ و دوو ئەم هەموو دوو دوای هەمانە لە ڕاستی ئەوە چۆن دوای ڕێکی ئێستا چۆن سیاسیەکان ناتوانن ڕێبکەون ئەویش ئەو هینەش ڕێناکەوێت بە چۆن پارتی بە تەنها ئەڕوا بۆ بەغا بۆ مفاوەزات و یەشێتی بە تەنها ئەچێ بۆ مفاوەزات بۆ بەغا ئەویش وای لێ خۆ هەر لە یەشێتی پارتیەکان دروستیەکانی خۆ نایەن بە خەڵکی تەکنۆکراتە گەربیان بە خەڵکی تەکنۆکرات و ئەوە هینیان ڕۆشتیان پیا کردبێ دەستگایەکی وابن بە خەڵکی پرۆفشناڵی تەکنۆکرات ئەوە باشە بەڵام هەر لە حیزبەکان ئەوە ئەندام بۆتەوە ئەوە ئەندام بۆ من وسبینێ کە خلافێک دروستە بێ وەکو چۆن لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە پێشمەرگەی موحدمان نەبوو لە سنوورەکانە لە ناوچە جێناکۆکەکانە لە 16 ئۆکتۆبرە ئەم تەخوینە کرد ئەوی تەخوینە کرد و ئەو کادرانەی سەرکردەکانی یەشێتی و پارتی کە بەکەوە لە جەبهە بوون کەوتنە بەرامبەری یەکتری و جنیوان بە یەکتی ئەو خاینەوە تەوریشیان چوونەوە بۆ حیزبەکەی خۆیان ئێمە مشکلەکەمان ئەوەیە هەموو ئەو هەتا ئەو وەزارەتی پێشمەرگەی ئێستا بە تایبەتی ئەوەی ناویانداوە لیوا هینەکان لیوا هاوبەشەکان دەڤەریش دروست دەکرێت بۆ هێزەکانی لیوا هاوبەشەکانیش بە حساب ئیتر ئەوە هی وەزارەتی پێشمەرگەی و ئەبێ لە ژێرە کێفی وەزیری پێشمەرگەی بن خوا نەخواستە بینێ ساردیە و گەرمی بکرێتە بین یەشێتی و پارتی سەر لە نوێ بەشەکەی خۆی ئەچێ بۆ ئەچێتەوە بۆ هەولێر و بەشەکەی ئەمێتەوە بۆ سلێمانی و ئەکەونەوە سانە لێگرتن ئێمە هیچ موسسەیەکی نیشتیمانیمان نییەوە بۆیە ڕۆژ لە ڕۆژ وەزمان خراپتر ئێستا بەسی چەکیش دەکرێت چەکی گروپە چەکدارەکان بڵێن لەوێ عەلی زەیدی خەریکە لە بەغداد پێ دوایە بەدەستیەوە بێ بتوانن لەوێ چەک لە دەستی دەوڵەتدا بێ و گروپە چەکدارەکانی عێراق مەبەستن وهەندێک جار باس لەوە دەکرێت ئەمە پرۆژێکی ئەمریکی ڕەنگە عێراق بگرێتەوە و داهاتوش فشار لە هەرێم بکەن دەم و باس هەیە بێژگە لە وەزارەتەی کە باسمان کرد ئێستا بەحسا بۆ لەگەڵ هەرێم و هینە لەگەڵ هەرێم و بەغایە مقۆ هەیە وەزارەتیشی ئەمنی نیشتیمانیش دروست ببێ حەشتی شەعبی و پێشمەرگە و بێژگە لە هین ینی هەنێ دەستگای هینی تایە مخابرات و استیخبارات و ئەوانەی تیانە لەگەڵ ئەوەی هینە ئەنجومەنی یاسایش ئەوەی دژە تیرۆر ئەوەی بەغا ئەوانەی تیانەوێ باقی هەموو هێزەکانی کەی بکەن بۆ ئەوەی بڕیاری ئەمنی تەوحید بکەن ئەمە ئەم دەنگ و باسە هەیە جا نازانم هینەکرێ یانە لە چوارچەوەی ئەوایە باسی ئەوە کرێکە پێشمەرگەش ئەگرێتەوە پێشمەرگە ئەگەر بیان کردە لە مادەی 121 دەستوری عێراقیە پێشمەرگە بە هینە وەکو حرەسی ئەقلیم هاتووە لە پاسەوانی هەرێم ئەگەر لە ڕاستیە لە ئەوڵەوە پێشمەرگیان ئاوات بەسەر حیزبەکانە دابش نەکردایە بواە بە هێزێکی نیشتیمانی کە لە ژێر هەژمون و ڕچێفی حیزبانە بوونایە هێزانە ڕەنگە ئێستا حاڵی پێشمەرگە باشتر بێ لە هێزەکانی تر
وەکو دەستگای پاراستن، وەکو زانیاری، وەکو دژە تیرۆر، وەکو کۆماندۆ، نازانم وەکو باقی دەستگاکانی دەستگا تایبەتەکان ڕەنگە پێشمەرگە کەمترین ئێستا داخوریت کەمتری تێدا دابان من دوو نمونەت بۆ بێنمەوە لە ڕاپەڕینەکانی هینا شوباتی 2011 بەداخەوە پێشمەرگە لێرە هاتە سەرجادە خەڵکی سەرکوتە کرد کە ئەوە ئیشی پێشمەرگە نییە، ئیشی پۆلیسە ینی بۆ پۆلیسیش ئیشی سەرکوتکردن نییە، چالەکە مەدەنیەکان بەداخەوە لەوێش لەسەر لێدوانێک درابوو نائیبێک لێدوانێکی دابوو زێرەفانی لە جەبهەی داعشەوە هێنرابەوە بۆ ناو هەولێر بۆ مزاهرە لە هیچ شوێنێکی دنیا ڕووی ناوە جێش بچێ مزاهرە بکە لە جێ هاوڵاتی لێرە ئەوای بەکارێن کاکە ینی بەداخەوە من خۆم پێشمەرگە بووم پێم ناخۆشە لە ڕاستیە بە قسەی کاکنەوشیوانیان کردە لە دوای ڕاپەڕینەوە هێزەکە ناوێشی قانونیان بۆ دا ئەناو پێشمەرگە نەمای بۆ پێشمەرگە بەو سمبولیە بمایەتەوە ناوێشی بۆ گۆڕ بۆ بدۆزینەوە کە لە پێشمەرگە جیاوێ پێشمەرگە ئەتی خۆی کە تاوەکو دوای ڕاپەڕین و دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر پێشمەرگە ناوەکەی بچێتە ناو تاریخەوە بە جوانی بمێنێتەوە نەک ئاواهی لەولا بەناوی پێشمەرگەوە خەڵکی پێکوژن و لەم لاوە بەناوی پێشمەرگەوە خەڵکی پێکوژن بەداخەوە هەنێک لە سەرکردەکانە ژناب بگەیڕێ بە دەستگای ڕەنگە ئێستا هێزەکانی پێشمەرگە فرامۆش کرابن یانی ئێستا دەستگای تایبەتی تر هەیە تایبەتی تر هەیە لە ڕووی چەکەوە باشترەوەیان دەکەن ڕەنگە موچەکەیان باشتر بێ ئەزانم ئەمانە هەمووی خراپن ئەمانە هەمووی خراپن و من بەش بە حاڵی خۆم ینی ئارامیەشی زۆری ئەبەخشی بە هەموو ئەو تێکۆشەرانەی لە شۆڕشەکانی کووردا بە شاخەوە بوون و قوربانیان ناوە ئەو ناوە جوانە بە ئینی بمایەتەوە ئێستا ئەو جیلەی کە ئاگای لەو شۆڕشانە نییە ینی پێشمەرگە زۆر بە خراپی کە باسی پێشمەرگەی لەگەڵ ئاکەی ینی خراپ دەمیەکاتەوە لە پێشمەرگە چکە ئەوەی ئەو بینیوێتی لە ڕاستیە جیاوازە لەوەی کە لە شاخە بووە باش چەند خولەکێکمانمەوە لەسەر دۆخی ناوخۆی هەرێم حکوومەت پێک نەهاتەوە باسی پەرلەمانەکە شکت پەرلەمانیش هەر بڵێن کارە نەبوو یەک کۆبوونەوەی کردووە ئێستا باز لەوەکەی کەیکێتی داوای نوێی حکوومەت دەکا هیچ چارەسەرێکەیە بۆم دۆخە لەم بارودۆخە کە حکوومەت نییە ئێستا مانگی حەوت بێتەوە ئەم کابینەی مەسروع بازرگانی خوبات تاڵەوانی دەبێت 7 ساڵ حەوت ساڵی ڕێک بەڕێ دەکەن وەڵاهی من هیچ ئینێک لەسەر پێک نەهێنانی حکوومەت ینی یاخود ئەگەر حکوومەتیش پێک بێ لە بینی پارتی ویکێتی نیوە بدرێ زۆر قورسە حکوومەت پێک بێت چکە هەرێکی لە ئاوازێک خوێنێ ڕێک لەو مفاوزاتی بینی ئێران و ئەمریکاچی ترامپڵێ ئەوە موافقەتیان کردووە کە هینە تەقسیب سفرە هینەکەمان ئێنێ ئەوەی 465 هینە کیلۆ هینەکە 6 تاوەکو نسبەی 6 یۆرانیۆمەکە ئەویشمان ئێنێ ئێرانیش ئەڵێ نەخێر ئێمە بە هیچ جۆرە لەم قۆناغا باسی ئەوانە نەکراوە لێرەش ئاواهی مەبەسمەوەیە ئاوا دوورن لە یەک یعنی تۆ لە ئاوا دوورن لە یەک هێزێکیش نییە لە بینیان نابێت جاران ئەوانەی وڵاتانی غەربی دڵێکیان بە منتقەیە خۆش بوو هاتن ئەکەوت نەبینەوە بەڵام ئەوانی فشاریان نەکرد ئەوانیشەوە 15 ساڵە خەریکن و هیچیان ئێستا ئیمالیان کردوون ماوەیەک لەمەوە پێش دکتۆر سەردار عەزیز وتارێکی جوانی نووسی بوو لە کۆربەندێک لە هینە لە ئەڵمانیا چەند هەفتەیەک لەمەوە پێش بەشداری کرد بوو خۆی ئەڵێ یەکەم جار بوو ینی تێبگەم کە غەربیەکان وڵاتانی غەرب کە ئەڵێن قەیران معنای چیە ئەمە لە لای ئێمە قەیران بە جۆرێکە لە لای ئەوان بە جۆرێکی کەی ئەڵێ لەوە لای ئەوان تێگەیشتم کە وتیان ئەو منتیقە قەیراناویە یعنی وازی لێ هێنن ناچن عیلاجی بۆ بدۆزنەوە وازی لێ هێنن ئێستا ئەڵێ ئەوان هەرێمی کوردستان بە هەرێمێکی قەیراناوی ئەزانن وازیان لێ هێناوە چی لێ با لێ بە کەسی حەقیانیە بەسەریە جاران وانە بوو جاران وەزیر تەدەخولیە کرد وەفد ئەهات وەفد ئەڕۆژ پەرلەمانتاری غەربی و ئەمریکی ئەهاتن و ئەڕۆشن و
چکە هیوایەکیان بێرە هەبوو ئێستا نەمیلەتەکە هیوای پێیان ماوە باش بەس پێ دوای دۆخێرێ هەروە دەڕوە ئاڵوگۆڕی دەسەڵات نەبێ ئێستا مانگی حەوت بێتەوە 7 ساڵام کابینێ ینی ساڵێکی تریپچێ سەر تەمەنی 2 کابینە تەواو دەکە ینی بێ ئەوە کابینێکی ئەوەندە تەمەنی درێژ بێ پەرلەمان یەک دانیشتن بکە ئێستا ساڵ و نیوێکە بۆ هەردووچیان باشترین جەوە ینی جەوی لەوە باشتریان دەست ناکەوێت بە ئارەزوی خۆیان چۆن یاری بە داهاتی ناوخۆەکەن بە هی گومەریژی ئەەکەن بە هی نەوتی ئەەکەن کەسیش نییە چاودێریان بکە و خەڵکی کەسیش نییە لیان بپرسێتەوە باشترین ئەو هەوای حکومڕانی خۆیانە بۆچی ئەوان لەژێر زەخت و لەژێر هەنێ زەختی ئەعلامی ئەوانە باسی حکوومەت و شتیواکەن ئەجنا هەردووشیان لەمە باشتر خۆیان لەمە باشتر نابێنن بۆ خۆیان ئەوە یەک دووەم هێزێکی هین نییە ئێمە چەند ساڵە ڕەنگە حیزبەکەیەوەشە زانێ هەڵمان لەگەڵاون چەند ساڵە ویستمان تیارێکی هەموو ئەو حیزبانەی کە خۆیان ناوناوە معارەزە تیاری سێم دروستکەن ببن بەهین ینی بۆ میزانی قووە لە بینی ئەم دوو هێزەیە تێک بنەن و بتوانرێت بە پشتیوانی ئەوان شەقامیش بتوانێت ببێ بە بەشێک لەو زەختە و ناچاریان کە ئیتر سنوورێکیان بۆ دابنێ بەڵام حزابی ئەوەی خۆی ناوناوە معارەزە هیچ باکی نییە و هیچ زەختێکی نییە و بە یەکیشەوە کۆ نابنەوە لە یەکیش ئەخوێن و باشە ئیتر هینەکانیش ئەوانەیە کە قیادەی بەحساب مجتەماعەکەن لەناو ئەو حیزبیان حیزبیکە نییە تاواکو پەنای بۆبەری ئیتر خەڵکیش یەنە سەرجادە وەتانێ لەولا نێتی خۆپشاندانی هەبێ ئەیگرێ لێرە سەرجادە گولەباران ئەکرێ ئەفرێنرێ لەبەر ئەوە خەڵکیش ئەوەنە لێرە بە تایبەتی سلێمانی ئەوەنە هاتوۆتە سەرجادە ئەوەنە هاتوۆتە سەرجادە خەڵکەکە وێزار بۆ هیچ ئەنجامێکی ئیجابی بەدەست نەکەوتۆ لەبەر ئەوە نەخۆیان وەزع لەمە باشترە بینن بۆ خۆیان وەنە حیزبەکانی دەرەوەی خۆیان و هەوڵاتی ئەو هینیان ماوە ینی ئەو قوتیان ماوە تاوە گوشاریان لێ بکەن بەڵێ وەکو دو پرسیارکە خۆش شتێکت ماوێت چی چاوەڕێ دەکەی هەم بۆ ناوخۆی هەرێم لە بینی پارتیویکیتی ئەم دۆخە و ئەم دوو ئیدارەیەوە لەگەڵ بەغداش لەگەڵ حکوومەتەکەی زەیدی هیچ چی چاوەڕێ دەکەی بۆ باردۆخی هەرێم هەرێم هەتاوەکو هین بووە ینی هەرێم لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام و دروستبوونی حکوومەتی کاتی بەغا هەرێم بەهێزترین لایەن بوو لە سەرتاسەری عێراقا قسەی ئەڕۆژ لە ناو دەستوری شادیارەشتی مادەی زۆر نایاب بۆ بە قازانجی هەرێمی کوردستان داخڵ کراوە و هەتاوەکو ئێسش پێشمەرگەی یەکێتی و پارتی سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان ئەپارێزن باشە ئەو قوتەمان هەبوو وردە بململانیی ناخۆ شەڕی ناوخۆ ئەم شەڕی بەرژەوەندیەکانی بینی ئەم دوو حیزبە وای کردو هەرێم ئەوەنە لاواز بووە ئێستا بەداخەوە باسی ئەو شەکرێ مەسەلەن حیزبێک لە حیزبەکان ئەڵێ من ئەوە پێشمەرگە خەمەنا ئەو هینەوە ئەوی تریشیانە ڕەشاکاگەر قسەی وا بکەن ئەوە خوێنە ڕێژێ باشە ئەگەر تۆ یەک ڕەئی نەبی بچی لە بەغا ینی بە لاوازی ئەڕۆی ئەوانیش وەزع قۆزنەوە ینی بۆ معلوماتی ینی ئێستا شیعەکان وەختی خۆی وەکو ئێمە لەگەڵ فیدراڵی بوون بەڵام شیعەکان ئێستا زۆرینەن شیعەکان هینە ینی وردە فیدراڵیەکە ئەوەنە بچکۆلە بکەنەوە وەکو حکومی ذاتی لێ بکەن تۆ بۆ لاوازەیە چێتە بەردەستیان ڕۆژ لە ڕۆژ ناتوانانی دیفاع لەو مادانە بکەیت لە دەستورێک بە قازانجی تۆ داڕێژراون ئەو قانونانەی کە لە پەرلەمانی ئیتحادیە دەرەچێ و قازانجی تۆی تایە ناتوانانی دیفاع لێ بکەیت چکە ئەوەنە لاواز بووی ناتوانانی هینە دیفاع لە بەرژەوەندیەکان بکەیت لەوێ شەڕی حیزب و شەڕی بنەماڵە ئەوانەیە ینی هەنێک لەوانەیە کە لە دەرەوەی ئەم دووین حیزبن لە بەغایە شەڕەکەن بەڵام لەبەر ئەوەی لە چاو ئەوانە بچکۆلەن جوان لێ ناگیرێ سوپاس دەکەین بەڕست کاک محەممەد مادماکی سوپاسیان بەدەبوون دەکەین لەشتان ساغڵێ سوپاس بۆ بینێرانی بڕای سوپاس باوەکاران خواتان لەگەڵ